ئەم کاتتان باش بەخێر بن بۆ چانێڵی Learn and Explore. ڤیدیۆ ئەمڕۆمان بەشی دووەمی زنجیرەیەکی Treasure Islandە کە لە ڤیدیۆی پێشوو هاوڕێیەک پێشنیاریەوەی بۆ کردبوون کە بە شێوازێکی خێواشتر ڤیدیۆکان بکەین بە کوردی، بەڵام مەبەستی ئێمە لەم ڤیدیۆیانەدا تەنها زیاتر بۆ خوێندکارانی پۆلی 12 نەوەک ئەوەی کە بمانێت لە ڕێگەی ئەمەوە بینەرانمان فێری زمانی ئینگلیزی بکەین. لەبەرەوە بەم شێوازش ئەیکەینەوە بە کوردی کە هەر جاری پێشوو کردمان، لەبەرەوەی ئەم شێوازە ڤیدیۆیە جیاوازە. بینەری ڤیدیۆکە بن. Treasure Island, Episode 1, Part 2. دوورگەی گەنجینە، زنجیرەی یەکەم بەشی 2. Black Dog. It was early one January morning. بەیانیەکی زووی مانگی یەک بوو. While the captain was out at the beach with his telescope. کاتێک کە کاپتنەکە لە دەرەوە بوو، یعنی تەلسکۆپەکەشی پێ بوو. That the inn door opened and a man stepped in who I had never seen before. کاتێک کە دەرگای میوانخانەکە کرایەوە و پیاوێک هاتە ژوورەوە کە من پێشتر هەرگیز نەمبینی بوو. He wore a sword in his belt. شمشێرێکی بە کەمەرەوە بوو. His skin was an unpleasant color and 2 fingers were missing from his left hand. ڕەنگی پێستی ناشرین بوو و 2 پەنجەی لە دەستی چەپیان نەما بوو. He sat down at a table. لەسەر مێزێک دانیشت، یعنی مەوەست لەوەیە لە لای کورسی و مێزێکەوە و لەسەر یەکێک لە کورسیەکان دانیشتەوە کە مێزێکی لێ بوو. Then called me closer. دواتر بانگی کردم، یعنی مەوەستی لەوەیە کە بانگی کردم بۆ ئەوی نزیکی بمەوە. close واتە نزیک، closer واتە نزیکتر، واتە بانگی کردم بۆ ئەوی نزیکی بمەوە، یعنی بیە شتێکم پێ بڵێت. Is this here table for my mate Bill? ئەم مێزەی ئێرە بۆ هاوڕێکەی من بێڵە، یعنی مەوەستی لەوەیە بێڵ هاوڕێ ئەم بۆ ئەمی شتێتی ئەم مێزە کە ئاماژەی بۆ مێزێک کردووە، ئەم مێزە بۆ هاوڕێکەی منە. He asked, a strange look on his face. ئەم پرسیارەی کردو کە دەموچاوی شێوازێکی سەیری تێ ئابیندرا. I said that the table was for a man who we call the captain. منیش وتم کە ئەم مێزە بۆ پیاوێکە کە ئێمە پێی ئەیڵێن یاخود بانگی ئەکەین بە کاپتن. Well, he said, باشە، ئەو وایوت. my mate would be called the captain probably. هاوڕێکەی من ڕەنگە پێی بوترێت کاپتن. He had a cut on one cheek and he's very pleasant when he's drunk, is my mate Bill. So is he here? بڕینێک بە یەکێک لە ڕوومەتەکانیوێتی و زۆر ڕووخۆشە کاتێک کە سەرخۆشە بێت. ئەو کەسە هاوڕێکەی منان کە ناوی بێڵە، یعنی ئەم سیفەتانی کە پێشتر باسی کرد، ئەو بڕینی کە بە یەکێک لە ڕوومەتەکانیوێتی و ڕووخۆشیەکەی کاتێک کە سەرخۆشە بێت، ئەو سیفەتانەیە کە لە هاوڕێکەی ئەمە هەیە کە ناوی بێڵە. بۆیە ئەپرسێت ئایا ئەو لێرەیە؟ I told him he was out walking. من ئەوم پێوت کە ئەو لە دەرەوە و پیاساکە. Well, he replied, وتی باشە، ئەو وەڵامیایەوە. you and me'll just get behind the door. من و تۆ دەڕۆینە پشت دەرگاکەوە. ئەو دەبڵ ئێڵەی کە لە دوای وشەی میوە هەیە، ئەوە دەبڵ ئێڵی کورتکراوی وشەی وڵە کە ئەتوانی بڵێت you and me will، بەڵام لێرەدا کورتکراوەتەوە، تەنها شێوازی کورتکردنەوەی بۆ ئەوەی لە وتندا ئاسان بێت. And we'll give Bill a little surprise. و ئێمە کەمێک سوپرایزێک بە بیڵ ئەبەخشین، یعنی مەوەستی لەوەیە شتێکەکەین کە ئەو سەری بسۆڕمێت. He made me hide and I became very worried when I saw him take out his sword. ئەو منی شاردەوە و زۆر قەلەق بووم کاتێک کە ئەوم بینی کە شمشێرەکەی دەربکات، یعنی کە لە پشتی دەرگاکەوە خۆیان شاردۆتەوە، شمشێرەکەشی دەرکردو. At last, the captain came in and walked toward his breakfast table. لە کۆتاییدا کاپتنەکە هاتە ژوورەوە و ڕۆشت بەرەو مێزی نانی بەیانی. Bill, said the stranger. Bill واتە بانگی کرد، said the stranger واتە ئەم کەسێک کە نەیەناسی، کە جیم نەیەناسی، ئەمەی وت. The captain turned to face us. کاپتنەکە ئاوڕیایەوە بۆ ئەوی سیرمان بکات. His face turned white. ڕەنگی سپی بوو، واتە دەموچاوی ڕەنگی سپی بوو. Come, Bill, you know me, your old shipmate, surely, said the man. وەرە بیل، بەدڵنیاییەوە تۆ منە ناسیت، هاوڕێی کەشتیوانیە کۆنەکەت.
شیپمیت لێرەدا بمانە ئەوە دێت کاتێک کە کۆمەڵێک کەس لەسەر هەمان کەشتی کار دەکەن پێیانەوترێت شیپمیت. بۆ نمونە بۆ ڕوونکردنەوەی زیاتری ئەم وشەش بۆ نمونە کلاسمیت هەیە واتە هاوپۆل کە بۆ نمونە ئەو کەسانی کە لە هەمان پۆلن پێیانەوترێت کلاسمیت کە واتای ئەوە دێت هاوپۆلن. شیپمیتیش لێرەدا بۆ مانایە دێت کە کۆمەڵێک کەس لەسەر هەمان کەشتی کار دەکەن. said the man پیاوەکە ئەمەی وت. The captain's eyes opened wide and he said, "Black dog?" چاوەکانی کاپتنەکە کرانەوە چۆنڵی چاوەکانی زاق بوونەوە وتی black dog یعنی ئەمەی وت بەسەر سوڕمانەوە. That's right. ئەوە ڕاستە. Black dog come to see his old shipmate Billy. black dog هاتووە بۆ ئەوەی هاوڕێ کەشتیوانیە کۆنەکەی ببینێت بیلی کە مەوەسی لە ئەو بیڵێ مەوەسی لەوێ ناوی بیلی بوو. We've seen some time together since I lost these 2 fingers, he said, holding up his hand. هەندێک جارێکمان بینیوە دوای ئەوەی کە من ئەم دوو پەنجەیەم لە دەستداوە. ئەمەی وت و دەستی بەرز کردو یعنی مەوەسی لەوێ ئاماژەی بۆ دوو پەنجەکەی کرد کە لە دەستی داوە. I brought them some rum and then left the room. هەندێک شەرابم بۆ هێنان و دواتر ژوورەکەم بەجێهێشت. At first, I could only hear low voices. لە سەرەتادا یاخود لە یەکەمەوە تەنها ئەمتوانی گوێم لە چەند دەنگێکی نزم بێت. But then they became louder. بەڵام دواتر بەرزتر بوون. لێرەدا کە ئاڵێت بەرز بووە مەبەستی لە دەنگیانەوە تا لە سەردا نزم بوو ئێستا بەرز بۆتەوە. Then, all of a sudden, there was loud swearing and I heard something crash to the floor. دواتر لە ناکاو گوێم لە جنێودانێکی بەرز بوو کە بە دەنگێکی بەرز جنێو دراو و دواتریش گوێم لە شتێک بوو کە کەوتە سەر ئەرزەکەم. There was the sound of metal against metal. دەنگی بەریە کەوتنی کانزا هەبوو واتە بۆ دوو ئاسن بکێشن بەیەکا کە زیاتر لێرەدا مەبەستەکەی لەوەیە کە شەڕ شمشێریان کردووە دەنگی شمشێرەکانیان کە بەریەک کەوتووە. And then a cry of pain. دواتریش هاوارێکی ئازار واتە کەیکی ئازاری پێگەشتووە هاواری کردووە. The next moment, ساتی دواتر I saw Black Dog running away with the captain close behind. بلاک دۆگم بینی کە ڕای ئەکرد یاخود هەڵە هات و کاپتنەکەش لە دوایەوە بوون یعنی نزیک بوو لێوی. They were both carrying swords and Black Dog had blood streaming from his shoulder. هەردووکیان شمشێریان گرتبوو بەدەستەوە و بلاک دۆگیش خوێن لە شانی ئەچۆڕە. But Black Dog was faster than the captain and he was soon outside and over the hill. بلاک دۆگ خێراتر بوو لە کاپتنەکە و بە خێرایی چووە دەرەوە و دواتریش گەشتە سەرگردەکە. The captain came back into the inn and said, "Jim, rum." کاپتنەکە گەڕایەوە بۆ میوانخانەکە و دواتر وتی جیم ڕام واتە جیم شەرابم بۆ بهێنە. But as he spoke, he started to fall against the wall. بەڵام هەر لەو کاتی کە قسەیە کرد کەوت بەسەر دیوارەکە. "Rum," he repeated. "I have to get away from here." شەراب ئەوەی دووبارە کردەوە پێویستە من لێرە هەڵبێم. I ran to get the rum. ڕام کرد بۆ ئەوەی شەراب بهێنم. While I was in the next room, I heard a crash. کاتێک لە ژوورەکەی دیکە بووم گوێم لە دەنگی بەریەکەوتن بوو. I ran in and found him lying on the floor. ڕۆشتمە ژوورە ڕام کردە ژوورەوە و ئەوم بینی کە لەسەر زەویەکە کەوتبوو یاخود ڕاکشا بوو. The captain was breathing very loud and hard. کاپتنەکە هەناسەی دەدا بە دەنگێکی بەرز و بە قورسی. His eyes were closed and his face was a horrible color. چاوەکانی داخرابوون و ڕەنگی دەموچاوی ڕەنگێکی تۆقێنەر بوو. My mother had now come downstairs. دایکم ئێستا هاتبووە خوارەوە. But we did not know what to do. بەڵام من نەمان دەزانی کە چی بکەین. At that moment, لەو ساتەدا Dr. Livesey came in. دکتۆر لێڤسی هاتە ژوورەوە. On his way to see my father. لە ڕێگەیە بوو بۆ ئەوەی بێت بۆ بینینی باوکم یعنی کە باوکی نەخۆش بووە دکتۆر لێڤسی هاتووە بۆ لای لەو کاتەیە بوو.
He's made himself very ill with too much rum. ئەو خۆی زۆر نەخۆش خستووە بە خواردنەوەی ڕێژەیەکی زۆر لە شەراب کە ئەو یەسی لە کۆتایی وشەی هیزی سەرەتای ڕستەکەدا هەیە کورتکراوەی وشەی هاسە. But I will do my best to save his life. بەڵام من چۆنەڵی ئەوەندەی بە باشترین شێوە هەوڵ دەدەم بۆ ئەوەی ژیانی بپارێزم. Said the doctor when he looked at him. دکتۆرەکە وایوت کاتێک کە سەیری دەکرد. The doctor pulled off the captain's shirt to start his work, and I saw several tattoos on the captain's arm. دکتۆرەکە کراسەکەی کاپتنەکەی هەڵایەوە بۆ ئەوەی دەست بەکارەکانی بکات، یعنی مەبەستی لەوەیە کە چارەسەری بکات و لەو کاتەشا من چەند تاتۆیەکم لەسەر قۆڵی کاپتنەکە بینی. They read, "Here's luck, a fair wind, and Billy Bones." نووسرا بوون ئەمە بەختە. فێروێند واتە ئەو بای کە بۆ کەشتی بەسوودە، بۆ نمونە کەشتێک ئێوە بە ئاڕاستەیەک بڕات بایەک هەڵەکات کە پاڵ بە کەشتێکەوەنێت بۆ ئاڕاستی کە ئێوە بڕات، بۆ نمونە ئەو جۆرە بایە لە لای کاتنەکان پێوترێ فێروێند. and Billy Bones واتە لەگەڵ Billy Bonesیش کە ناوی ئەو کەسە خۆیەتی کە ئەم سێ دەستەواژەیە لەسەر قۆڵی کاتنەکە نووسرا بوون. It was some time later before the captain opened his eyes. ئەوە چەند ساتێک پێش ئەوە بوو کە کاتنەکە چاوی بکاتەوە. First, he looked around the room, and then he tried to get up crying, "Where's Black Dog?" سەرەتا سەیرێکی چواردۆری خۆی کرد لە ژوورەکەدا و دواتریش هەوڵیدا کە هەستێتەوە و بە هاوارکردنەوە و وتی بلاک دۆگ لەکوێ؟ "There's no black dog here," replied the doctor. بلاک دۆگ لێرە نییە. دکتۆرەکە وەڵامی هەیەەوە. "You've been drinking rum and you've had a stroke." تۆ شەرابت خوارد، ماوەیەکی زۆرە شەرابە خۆیتەوە و جەڵدە لێ یاویت. Now, what I have to say to you is this. ئێستاش ئەوەی کە پێویستە من بە تۆ بڵێم ئەمەیە. One glass of rum won't kill you. یەک پەرداخ لە شەراب ناتکوژێت. But if you take one, you will take another. And if you don't stop, you will die. بەڵام ئەگەر پەرداخێک بخۆیتەوە تێکوانایی مەستی لەوێ پەرداخێک بخۆیتەوە دانەیەکی کەشە خۆیتەوە و ئەگەر نەوەستیت ئەوە دەمریت. Come on now, I'll help you to your bed. ئێستاش وەرە من یارمەتی تێم بۆ جێگەکەت. We managed to get him upstairs and onto his bed. ئێمە توانیمان کە ئەو بەرینە قاتی سەرەوە و دواتر بۆ ناوجێگەکەی. He should lie in bed for a week, said the doctor as soon as we had closed the door. ئەو پێویستە لە جێگای بکەوێت بۆ ماوەی هەفتەیەک. دکتۆرەکە ئەمەوێت هەر کە ئێمە دەرگاکەمان داخست. That's the best thing for him and you. ئەوە باشترین شتە بۆ ئەو و بۆ ئێوەش. But another stroke would finish him off. بەڵام جەڵدەیەکی دیکە ئەو تەواو دەکات کە مەبەستی لەوەیە یەک جەڵدەی ماوە بۆ ئەوی بیکوژێت. بەم شێوازەش کۆتاییمان بە بەشی دوو هێنا. هیوامان کاتێکی خۆشە بۆ گشتایەکتان. خواتان لەگەڵ.